سڵاتان لێبیتەن ئێستاش گەڕانی وەلاتان لە ڤیدیۆیەکی نوێی مانگەکان نرخی مانگەکان دەپرسین نرخی کۆنسڵەکان لەو مانگەی لە مانجی 12 ئەمزای گۆڕان کاری و شتەکانی چی بەسەرداهاتیە سەرەکەم پێشانگەی محەممەدین لێرانە کە ژمارەی موبایل و پێشتەکانیشیان دادەنێ پاش کەمەچکە لە ڤیدیۆکە ئێستا دەپرسیم زانین کۆنسڵەکان گۆڕانکاریان سارەکانیان چی لێهاتیە پێسوەڕ ساوی چەندەوە بەنوێتی بە 355 500 گریاوە 500 دیگە یەکتێرانەمە یەکتێرانیە بەس دەستی دوو هەیە دەستی بە چەند 360,000 350,000 370,000 خاوێنی ئەوە دەور دەبینی ئەوانە نەکراوە لە بۆ ئەکسمۆکی سیریەس 303 دلارە 303 دلارە هەرزان بۆ ساڵی سیریەس 606 دلار سیریەس ئەکس 606 دلار 6 دلار پلی 5 606 دلار زۆر چاکە ئەو هەیکەلانە ساریان چەندە 50,000 فیگەرەکان ڕشتیانش 15,000 زۆر باشە سارەکانیان گونجاوە لێران شێتەکان زانین ساریان هێستێتەکان 13 15 20,000 25,000 پرایزەرەکانی 30 دلارە 40 دلارە کلاودو هەیە بە 80 دلاریە لە سێشنەکە 100 دلارە پلاتینیەمەکە 100 دلارە بە ئەدی پێسوایەکە 100 دلارە دەستەکان ساریان چەندەوانە تیجاری دارەکان دوو نوعەیە هەیە 25,000 هەیە 20,000 دەست و PS5 ساری چەندە لەونەکان 35,000 سکێکە 35 دلارە سکێکە 6 دلارە Xbox 360 ساریان چەندە 9,000 لێرانەش ئەو کلکەلانەی دەست و PS5 سیریز و سیریزێ ساتێ شاعینەکەی بە 15,000 ئەوانە بەڵێ بۆ 15,000 ساریەکانیان گونجاوە شانی پلی 5 نەشێ 15,000 20,000 بیلادیەکەی بە 45 دلارەی شەریکەی 45 دلار شانیەک بۆ 360 بە 4,000 شان و پاتری ئەو ئایکۆن لایتە 35 دلارە ئەو ئەفلەکەی ئەو کیبۆردانە کیبۆردەکان هەیە 45,000 40,000 50,000 ئەوانە میکانیکەڵن ڕێدراگۆن دەستی دوی پێستێشن چار بە 320,000 نەکراوە ئەدی ساندە سویچ نوێ بە 315 دلارە دەستی دوو 230 دلارە لێرانە ژیاریەکان سارەکان گۆستریکۆنەکە ساری چەندە بریک پۆینت 25,000 نوێ 25,000 ئەدی ئێساسی پیرۆدیسی ئۆلیسەکە کەپساوی ئۆمیگای دێشنە 30,000 ڕێدێدەکە 35,000 ئەوانە دەستی یەک نوێنە فیفا 22کە مستعمل سامان لە ئەیج نوێە ئینگلیزی 6,000 عەرەبی 8,000 عەرەبی 8,000 باتڵفیلدی یەک بە 12,000 12,000 فارکرای چار 15,000 شاد ئۆف مۆردە 15,000 کیلزۆن 13,000 ڕاچەکان کلاس کەپسە 15,000 GTA کەپسە 22,000 مستعملی 17,000 بلاک ئۆپس 15,000 PS 20 13,000 دیترۆیت کەپسە 22,000 بلادبۆرن کەپسە 20,000 ئەڤێنجەرس کەپسە 45,000 جۆن فۆرس 35,000 هێلۆ نەیبەر 30,000 دیڤیژن 2 25,000 کەپسە ڕیزنێبڵ 2 35,000 کریۆ 23,000 فارکرای 5 30,000 زۆر چاک ئێستاش بینە سەر یەدەی پلی فۆرش ئەسلەکە بە 6 دلاری نوێ ئەوڕۆپیشەیە بە 45,000 ماوسەکان ساریان چەندە ماوزە نوعی هەیە لە 10,000 هەیە تا 35,000 هەتە 35,000 یاریەکانی Xbox One ساریان بەخۆی 5,000 دێ پازەیە هەسە بگەمێ پراتم بریک ئەو بە 13 فۆرزا چار 25,000 25,000 ڕێینبۆ 60 5,000 فۆرزا پێنج نییە فۆرزاکەن نوێ هەیە بەس بە 55 دلاریە بە 55,000 بەڵ ڕێزنێبڵ ریڤڵیشن 2 15,000 سنایلایت 15,000 Need for Speed Playback 20,000 Sniper 20,000 Killer Instinct 15,000
لە بۆ یاریە نوێیەکان هاتی ئێستا بە نوێتیات دلایبەت تیلو چاتێ بە $50 $50 بەڵێ کۆڵم دیت مانگارەکە بە $55 ئەی فارفرای بە $50 شەشەکە باتە پێ 2042 $50 زۆر چاکە ئەدی PS5 دەستی دوو نییە وەڵڵە ئەلا لۆکێ زۆر چاکە ئەو سوکانانە Xbox 360 فانێک بۆ $45 نوێەکە شێ بە $100 گێڕعادی فڕەکاملە زۆر چاکە دەست خۆ ئێستاش لە پێشانگە بلاکزۆن لێران ساری یاریەکان دەفرسن لە کۆنسۆڵەکان سەرتا لە PS4 دەست پێ بکەین ساریان چەندە بەنوێتی PS4 بەنوێتی $360 دەستی دوو دەستی دوو $320 Xbox 360 Xbox 360 استقال لێم بە $90 Xbox One ئەوەنی ئێسی 500 گیگایە بە $280 $280 PS4 فات بە چەندە فات ئەگەر کراوەبی $210,000 ئەگەر نەکراوەشبی $225,000 $225,000 لێرانە ئەو فیگەرانە ساریان چەندە بە قامەتن فیگەرەکان $3,000 تا $5,000 حەسەب نەوە زۆر چاکە یاریەکانی PlayStation 3 سابێکتر یاریەکان داشکانمان لەسەر کردیا هەمووی بە $5,000 هەمووی بە 5 هەر چیاڵی دەگری بە $5,000 زۆر چاکە یاریەکانی PS4 Resident Evil $15,000 Friday ئەویان بە $25,000 Assassin's Creed Origins ئەیش بە $18,000 Fallout 4 $15,000 Assassin's Creed Odyssey ئەیش بە $18,000 Wolfenstein $10,000 Killzone $10,000 Killing Floor $15,000 Mad Max ئەیش $15,000 God of War Minecraft Minecraft بە $20,000 Battlefieldەکان ساریان باتفیلدەکان هاردلاینەکە بە $15,000 چارەکە بە $15,000 یەکەکە بە $10,000 بیەکەش بە $15,000 زۆر چاکە هەدی Black Ops 4 $10,000 WW2 ئەویش بە $15,000 Modern Warfare $25,000 World War Z Infinity Warfare ئەویش بە $15,000 God of War 3 ئەویش بە $15,000 Crew 2 ئەو بە Need for Speed $15,000 MotoGP $10,000 Gran Turismo ئەویش $15,000 Ratchet & Clank ئەویش بە $10,000 پێسە کۆنەکان ساریان لە چەند پێسە کۆلەکان فیفا عەبدەکە بە $5,000 PS9 بە $10,000 زۆر چاکە Just Cause 3 ئەویش $15,000 Outcast $10,000 PUBG $10,000 Divisionەکان دیڤیژنەکان دیڤیژن دووەکە کەپسە $15,000 یەکەکەشی مستعملە بە $10,000 Uncharted 4 کەپسە بە $8,000 Uncharted Collection ئەوش بە $15,000 کلکشن The Lost Legacy Days Gone $15,000 The Order ئەیش $15,000 Shadow War ئەیش $15,000 لێرانەش ئانی نەمافرسی Dragon Ballەکە $25,000 $25,000 Starlink ئەیش $25,000 Hotel Transman ئەو بە $30,000 Evolve ئەو بە $10,000 Detroit ئەیش بە $15,000 The Last of Us لەستە پاسیەکەش $15,000 Bloodborne ئەیش $15,000 دەست PlayStation 2 هەیتا ساریانە چەند ئەوانە بە $5,000 زۆر چاکە دەست PlayStation 3 بە $8,000 هەسێتەکان ساریان لە چەندە هەسێتەکان لە $10,000 هەیتمان هەتا $45,000 زۆر چاکە دەستەکان عزیزی بەڕێز ئێستاش لە پێشانگە ژارن لێرانە دیسان ساری PS4 بە چەند دەوڕۆ پلەیفۆر ئێستا کە نوێ $306 مستعمل $300,000 سلیمەکەی فاتیش $200,000 پرۆش $380,000 Xbox One S ئێستاکە مەرغوبە لە بازاڕی 1 تێرابایتی بە $350,000 خاوێن نەکراوە کراوەی بە $320,000 500 گێگاشی بە $290,000 چاکە لێرانە دەستەکانی PS4 دەستی پلەیفۆری بە $20,000 دەستی پلەیفۆری بە $20,000 دەستی Xboxی بەوایەت بە $10,000 وایرلێس بە $20,000 لێسێ بە $8,000 دەست ڕەنجەیە هەموو ساریان هێدسێت لە $5,000 تا $35,000 نوعیەتەیە
زۆر چاکە ئەنواعیان هەیە سێتەکان تیجاریەکان زۆربەی هەیە لێرەش دەست بە یاریەکان بکەین فیفا 21 فیفا 21 ئێستا ئەرزان بوویتە 200,000 دینار لاست ئۆف ئاس 15,000 دینار ئەساسین ئەویش 15,000 یاریەکان Resident Evil 3 25,000 dinara. Resident Evil 2 20,000 dinara. Battlefield 15,000 dinara. جسکو سار Just Cause Saraka 20,000 dinara. Days Gone Days Gone با 15,000 dinara. Call of Duty WW2 Call of Duty WW2 با 15,000. ئێستا شتە شاتیە جۆکر دەتانیم بکەین. بەڵێ چاریتان جۆکر کەن گەمەی تێدا ڤێرژی 9 بیتن ئەتا 9 جۆکر دەبێت. حتى 9.2 زۆر چاکە جۆکر دەکەین گەمەی تێدەکەن هەرچی گەمە کرد بێت بە 5,000 ناری 3,000 ناری گەمەی تێدەکەن. فیفا کۆنەکان ساریانە چەند 5,000 22کەتان هەیە 22 کە با 45 دلاری. 45 دلارە لێرانش GTA ساری چەندە 15,000. 15,000 لە بۆ ئەو یاری ستارلینکە بە پاکەکە ساری چەندە 15,000 بە سیدیۆ. بە سیدیۆ 15,000 زۆر چاکە فیگەر و شتەکان ساریان لە چەند فیگەرەکان هەیە بە 25 هەیە بە 30 هەیە بە 40 هەیە بە 5,000 ناری. حەسە فیگەرە. زۆر چاکە دەستەکان سۆژن ئێستاش لە پێشانگای ئاکاری لێرانەش ستاری یاریەکان پێستەشن دووەرە Xbox 360 بە کۆپی وەرە زۆربەی ئامێرە کۆنەکانیان لەیە کە ئەوانە ساریان 15,000 ماریەکان بە 15,000 کە ئەنواعیان هەیە سیگاشیان هەیە لێرانە یاریەکان پێستەشن دوو هەمووی بە 1000 دیناریە بە کۆپی وەرە هەر یاریش بە کۆپیش نەیانتان دروستی بکەن لێرانەش خزنی ئەسلیان لەواتیە میمۆری ئەسلی پێستەشن دویان لەواتیەوە 8 میگابایتەکانە وەروە ئەسلیشان هەیە 28 میگابایت 128 میگابایتی کە هەرشان هەیە 250 گیگایە کە 106 یاری تێدایە کە دەتوان بێن لایەن بەردەست دەکەوێتن ساریان چەندە و هاردانە تاکی هاردەکان 20,000 کە 106 یاری تێدایە وەکو Xbox 360 لێرانەش HDMI تازیان لەواتیە کە لە بۆ پێستەشن دی دەتوانن بیکەنە HD لە ڕێگەی ئەو HDMI ئەداپتەرانەوە بەرەوە پلەیستێشن دووش ئەنواعیان لەواتیە دەتوان لێرانە بەدەستان بکەوێتن هەروەک دەبینن فاتیشیان هەیە کە گەورەکان حەزم گەورەیە لەگەر سلیمەکانیشیان هەیە لێرانەش Xbox 360 هەیە دەستی دوو وەرە پلەیستێشن یەکیشیان هەیە کە هەرێکە بە سایرەکی جیاوازە ڕۆژانە سلارەکان دەگۆڕێ وەروە ئەنواع کۆنسۆڵ کە بتانێتن لێرە بەردەست دەکەویتن هەروەک دەبین لێرانەش ئەوانە ماریۆکانە کە لەسەر شێوەی سپلیتەر سێڵ و تۆپانێ و ئەنواع یاریتکە ئەنواع شێوازیان هەیە کە دەتوانن بەردەستی بخەن لێرانە سیگایەکانیان هەیە سیگا جێنسس ئەوانە تەقریباً بەڵام فەرقە چوانیە لەگەڵ ڕاستیەکەی دەتانی بە یاری کۆپیەکانیش کە خۆیان هەیتان لێرانە لیان بکڕیت و یاریان پێ بکەیت هەرچەندە خۆشی یاری تێدایە کۆمەڵەشی باش یاری تێدایە بڕوا دەستی پلەیستەشن 3 هەیە دەتوان بێن سەردانیان بکەن بە ناوی مەش خاترتان دەگیرێتن لە پێشانگای نەسەدین لێرانە سەری کۆنسۆڵ یاریەکان دەپرسین بێ زەحمەت Xbox Series X ساری چەندە 606 دلاری 606 دلار Xbox One اول از 1000 با 320 دلاری یک تێرایی 320 PS4 PS4 سلیم با 330 هزاری 320 دلاری ئەدی بە کەپسی تقریبا 306 دلاری 306 دلار ئەو هێستانە سعریان لە چەند سدانا بقشي سعريان لا 20 هزاری 20,000 نعمت كي كواليتي باش بيان لەسەر یاری ئەپلێکتر او 30 هزاری 30,000 تێکن حەف باش دازاری Watch Dogs Legion سيكونس Metro Exodus سي Soul Calibur باستوديو Uncharted Collection'aka دازاری Assassin's Creed اساسا كان بقشي ما باز بيت كذا فالالا Let's go Valhalla هي بتسنجا فالالا با 25 هزار اولش ازيو Collection سيبر كريدو ريفولوشنو لقر برادرودي با 25 هزار 25,000 Resident Evil 5 وانا نيو كان وانا با 25 هزار Rage 2 با 20 هزار Division 2 20 Far Cry New Dawn با 25 هزار Anthem 20 Mortal Kombat Yalsa سيدو Far Cry 5 انا مستعمل فاتح بتسنجا مستعمل با 18 هزار 18,000 Battlefield 5 فازدا Resident Evil 7 لازم نحب با ايش فازدا GTA ايش فازدا Metro Exodus هم فازدا Fazla nane bilişki
لا فرقي Dark Souls 3, هو با 3000 دارسون Need for Speed Heat, 2000 Resident Evil 4, با 17000 17000, Modern Warfare هو رجنولا ب 3000 و 30000, God of War, قالوا 15 لو بس FIFA بستيك, با 3000 انجليزي عربي هو انجليزي با 25 عربي با 24 بستيش, One Piece Warrior 3, وان بيس هو با 3000 Kingdom Hearts 3, هو 25 Ratchet and Clank, 1000 Avengers Lego اللي كان بقشوا بيزاري مستعمل و 20000 مستعمل. بقشوا مستعمل انواع يعني هي اللي كان ليرة انا او ياريا كان بيستوعب بيستوعب بلاك اوبس ديفيجن لا فازدا يونت فازدا لا. كيزون لا. ام بي اي لا. ديوس اكس سبايدر مان فيفا حفظة وفين زاري فاهم قد مكان ذا اوردر أول فازدا باوند اوف فليم أوش غطي زومبي ارمي ترولوجي سبيس هولك با دا زاري ستيك ايت أنا مدي أنا دا زارة بلشتي زور ساعة ليرانش بابين سر دستشي بي اس 4 ثانية بنيتي بنيت معنا دستي 2 لا سجل هي بس سعري تمام أنا هيني برا أنا همي مش زاري زاري نعم سنة الدنيا أما بالزاري لبس زاري أنواع يعني أنا كان أنا زورم بي اس 4 كم سنة نينتندو هيك بتسنى نتمنى سوا نسيب السويش بعد صوت $20 $120 بي اس 4 فرق هي اللي قاعد لا مش بس كارتون بس اسمه لبو هيدسيت كان ديكا أنواع كان ديكا معك براند فانتشا وانا بتسلا زي فانتشا انا ديوانتش جولدكا والله مستعمل انا والله شيز تسلوا شيء زاري أي تلكا بس $1 كلاود بس $1 والله ايس زور ساكا دي ماوس ما سنة زي باش كواليتي بدها زارش 5000 ساده كان احتياجه كان يعني كان نينتندو سويتش أنا كان ما قفل بقشتي سعري يعني 5000 بتصير زي تسيدو ميكانيش بقشتي ب $50 ماريو ديلوكس كان بروس ديلوكس وبا 5000 5000 هذه ماريو ميكر دو ايش 5000 وولفنستين دو والفشتين با 3000 فيفا بيشتغل لنينتندو با 3000 يعني كان اللي كان ماريو 3 دي وور هي با 5000 $50 زيلدا با 5000 $50 ماينكرافت لنينتندو بس ارمز شاينا او با 3000 هذه ماريو اوديسي با 5000 $50 استيدو بقشتي سعره كان مع بيرسي اكس بوكس صف 6 سعري سندا 17000 $15000 بس ساشا بيشانج سر ليرانش او درون انا كاميرا انا هو كاميريا سعري سندا هو بس $1 بس ديك موافقتها بيتم صدق بس زول عشا الياري كان فاركر نيدون ب 15000 باتفيلد يوك 10000 باتفيلد هارلاين 5000 باتفيلد سر 15000 دلاس بازدو 5000 يككي 15000 ماينكرافت 5000 انشارت كولكشن 15000 مرة كم بعد يازدا 20000 God of War 15000 كريدو 15000 لايك herkese bana tüşbetin daşkan gibi. زور ساكا هديو ياريا 15000 o kapış. كول اوف كسولو Fazla. Ama ne hamı fazla. نيد فور سبيد وانا Hamı ya بفاضل fazla. زور بس ساكا ama objeka o ana daha zar. ده زار تايتن فول Fazla. واش دوجز دو Fazla aynı. Salivan. انا ايش بقشتي Ama بفاضل ilginç ki fazla zar daha zar. زور ساكا سعره كان ينقم زارا ليرانا شو بكبسي سعريان 5000. 25000 زور ساكا يا اكس بوكس صف 6 شان هي كوبي ليرانا شو هي ستانه سعريان سنه وتسنديا O headset ile gelen hamı ile de öyle zar. دوري تلازاري يعني اذا بسطتوش في باشا Dereceye kam. زور ساكا İstanbul. اكس بوكس 1 سعري كم ده
Xbox One با 280,000 280 سیریس $300 $300 ارزان بو PS4 Pro $280 $280 سليمة كان سليمك با 315,000 $315 Xbox Fat Xbox One Pad 220,000 220 ادي او PS انا في حتى حسين 11,000 سيتانا شمان سعره 12,000 13,000 او السادة كان دس شي PS4 تجاري كان سعره 20,000 زۆر چاکە دەست خۆش پاشاکینە پێشانگای بڕوای کە پێشتر شوێنیان لە سەمێزەکە ئەو لای بێسش شوێنی خۆیان مایە بەڵام ئەو دوکانەشیان کردەوە کە ئەو دەستکانە بە چەندە کای برێم بەڵێ ئەو شەحنانە Xbox 360 ئەوانە هەدی ئەو ئامێرانە ڕێتویانە 20,000 و ماوسپادانە نۆرمانەیە هیچمان گەورەیە هەیە گچکەیە گەورەکان 15,000 دیکەکان 10,000 زۆر چاکە ئەوی پێسانە 150 پێسەکان 40,000 ئەو تابلوانە ساریان چەندە 25,000 کوالێتیشان بەرزە شوشەیە ناو چوارچەیە ئەو فیگەرانە کە فیگەرەکان هەیە کوسارێکە لوفیەکە بە 25,000 ئەو کەدی 30,000 ئەی پشتەی پشتەوی ئەوش بە 30,000 ئەوە کەدی 40,000 ئەو کەدیش 40,000 ئەلیانە ستاوەسەکان 7,000 7,000 دەستکوالەتی فولە پلیستیشن 3 بە 10,000 زۆر چاک ساری چەندە؟ هێسێتەکان ساریان چەندە؟ هێستەکان ناویەتیە ئەویان هەیە لەنگەی ئەوروپیە دەرەجەیەکە بە 25,000 ئەو کەی تەنیشتی 25,000 ئەو کەیدی 30,000 تەنیشتی 35,000 ئەوەشیان 25,000 جینۆزاریش بە 15,000 15,000 دەستی PS4 تیجاری بە سادەمان هەیە بە 20,000 ئەلوانیش 25 زۆر چاکە ئەدی ئەو فیگەرانەیەدانە ساریان لە چەند چەندە لە 25,000 دەست پێ دەکات تا 50,000 تا 50,000 زۆر چاکە دراگۆن بۆل زینەڤەرز و 25 ئەوە 20,000 ماس ئیفێکت 20,000 دیڤیژن 15,000 ئەساسین سینەکەیت 15 جەست کۆس 16,000 GTA 15 باتمان 15 بالفیلد 10,000 بالفیلد 1 10,000 هاردلاین ئەو 16,000 بالفیلد 5 15,000 بلاک ئۆپس 3 10,000 بلاک ئۆپس 4 12,000 WW2 16,000 مۆدرن وارفێر 28,000 Ghost Recon Breakpoint 15 Wildlands 15 F1 19 10,000 فیفایەکان قەدیمەکان لەگەر پێسەکان فیفایەکان 10,000 10,000 یاکوزا کۆلێکشنە ڕێماستەرەکە 30,000 ئەو ستیل بووکە 35 شەشەکە شەشەکە 25,000 برناوت پارادایس ئەو 25 25,000 Resident Evil 2 35 FIFA 21 35 Spider-Man Miles Morales 50 Valhalla 50 ئەوانەی PS5 ینە Outriders 50 Werewolf 50,000 Big Buck 20,000 Doom 10,000 چیارێکمان نەپرسێ Need for Speed Heat 25 Tomb Raider Shadow 18,000 Hitman 2 Hitman 2 15,000 Cold War Cold 13,000 Last of Us 2 13,000 یەکەکە یەکەکە 16,000 Devil May Cry 5 20,000 Street Fighter 5 20,000 God of War God of War 15,000 Neo 2 نودو 20,000 20,000 Resident Evil Revelation أو 27,000 كبسة 27,000 كبسة Red Dead Redemption 2 35,000 35,000 سعری کیبۆردشتەکان ساریان لە چەندە کیبۆردەکان HP مانێ دەرەجەیەکە بە 35,000 زۆر چاکە PS5 ساری ئەوڕێ 880
880,000 ئەو ڕێیزەرە دەستکە PS4 ئەو 8,000 مستعمل چ خێنە زۆر چاکە ئەدی و ستاندەی ستۆرێجەکەی سیدی ئەو بە 40,000 40,000 دوو تاپە زۆر چاکە